بەناوی خوای گەورەی میهرەبان خۆشەویستان سڵاوتان لەبێ خۆشحاڵین کە لە دەرفەتێکی دیدەکە بە خزمەت ئەوەی خۆشەویست گەشتینەوە خۆشەویستان لە بەرنامەی نووسین و یادەوەری گەشتینە ئەڵقەی ژمارە 45 ئێوە خۆتان نەزانن چەند ئەڵقەیەکە ئێمە قسە لەسەر بەرهەمی ئیمانەکەین یاخۆ قسە لەسەر ئیمان خۆیەکەین چۆن دەگوترێ بەرهەمی خواناسین لە بواری ئاینیان لە ئیمانە کۆ بێتەوە واتە لە ئیمانە بەرەگرێ یاخود با بڵین بە جۆرە لە جۆرەکان دەگاتە بەرهەم بەو شێوەیەش ڕەنگە دروست بێ کە بڵین بەرهەمی ئیمانیش ئەبێ لە عەمەلی ئینسانە ڕەنگ بداتەوە لە گفتاریان ڕەنگ بداتەوە بۆیە قسەکردن لەسەر ئیمان بابەتێکی گرنگە و ئێمە هەمومان پێویستمان پێیەتی چی ئەوانەی کە ئەزانین پێویستمان پێیەتی ئەوانەی کە نازانین چونکە ئەوانەی کە ئەیزانن لانی کەم لە بیریان دێتەوە ئەوانش کە نایزانن بە جۆرە لە جۆرەکان فێرە بن بۆیە جارێک کەش بە ئاو بڵێن ئەم چەند ئەڵقەیەمان هەر لەسەر مەوزوع ئیمانە بێ پەیوەست بە کتێبەکەی مامۆستا عەلی باپیر خواناسی ئاین ئیمان کێچەکە لە کتێبە زۆر باشەکان بە بۆچوونی من و تەمەناوەکەم کە هەر کەسێک گوێ لە بەرنامەکە بێ جارشکە بۆ کتێبەکەش بگەڕێتەوە چونکە بەرنامەکە و کتێبەکە بەیەکەوە پرۆسەیەکی زۆر باش تەواوکەن دەکرێت ئینسان وا بکە کە بەشی بکات ینی چ ئەوەی کە لە بەرنامەکە گوێ لێ بێ جارش کەشەگەڕێتەوە بۆ کتێبەکە و سەرچاوە بەکاری دێنێ بە تەئکید سوودێکی زۆرەکە بۆیە ئەمە وەسیەتەکەین ئەوانەی کە دانوێت سەبارەت بە خواناسی و بە ئاین و بە ئیمان شت بزانن ئەتوان ئەو کتێبە بخوێنەوە مامۆستا زۆر بەخێر سپاس دەکەین سپاس کاک پەیوەندیەوەش بەخێر بێنێ خوا خۆت و هاوکارانت مامۆستا یەکەم پرسیارمان بە لەو پرسیارەوە بێ کە ڕاستە پرسیارەکە لە ڕووی ڕووکارەوە ڕەنگە پرسیارێکی سادە بێ بەڵام دڵنیام کە قوڵایەکی باشی هەیە بژەوەیە کە لەم کتێبەیە فەرمودەیەکت هێناوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک باری بە مزگەوتەوە گەرد یاخود بینیتان هاتوو چووی مزگەوت زۆر باشەکە شایەتی ئیمانی بۆ بدەن بەرنامەکە ئێمەش قسەکردن لەسەر ئیمان مەبەسم ئەوەیە بزانم پەیوەندی نێوان مزگەوت و ئیمان چییە الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا كاكا بيوند دوباره بخير بين أخوة دیارە مزگەوت واتە ماڵی خوا کە هەموو شەی مەسجید لە قورئاندا هاتووە و هەم بيوت الله في بيوت الله لە سوورەتی نوردا ناوی هاتووە یعنی مەسجید شوێنی کڕنوش بردن و بەیت اللهش کە بە بيوت الله کۆ دەکرێتەوە واتە ماڵی خوا ینی شوێنێکە تایبەتە بەخوا بەو واتایە کە دەبێت لەوێدا شتێک ئەنجام بدرێت کە تایبەتە بەخواوە کە بریتین لە خواپەرستیەکان و لە تاعەت و عیبادەت و بمعنە تایبەتیەکەی کە عیبادەت و بەندایەتی بۆ خوا جا کەسێک کە ئیمانی هەبێ وەکو لەو فەرمایشتەدا دەفەرمێ ئیذا رأيتم الرجل يعتاد المساجد فاشهدوا له بالإيمان لە سونەنی تیرمذی ئەوانەدا هاتووە ئەگەر پیاوتان بینی تاوان دیارە کۆڕەکە کۆڕی پیاوان بووە ئەگەر ئافرەتیش هەروە عادەتی وابوو نەرێتی وابوو یا خوی گرت بوو بە مزگەوتانەوە ئەوە شادی بە بدەن بە ئیمان لە فەرمایشتێکە کە لە ڕووی سەنەدوە لەوە صحیحتر بە قووەترە کە بوخاری مسلم هێناویانە ئەوە کە دەفەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله جا لە سیاقی ئەوەدا دوای دەفەرمێ ورجل قلبه معلق بالمساجد پیاوێک کە دڵی بە مزگەوتانەوە پەیوەستە واتە لەوێدا سوکنایی بۆ دێ ئارامی بۆ دێ ئۆخژنی بۆ دێ دڵی خۆش دەبێ و بە پەلێ تا دەگاتە مزگەوت ئینسان کاک پەیوەند ئەگەر دۆستی خوا بێ دیارە حەز بە ماڵی خوا دەکا حەز بە سەردانی ماڵی خوا دەکا ئینسان کەسێک لەگەڵ کەسێکدا دۆسایەتی هەبێ پێی خۆشە بچیتە ماڵی بچێتە ئەو شوێنێکە ئەو لێ نزیکە یعنی ئەو شتێکی زۆر ئاسایی و سروشتیە کە ئەگەر کەسێ ئیمانی بەخوا هەبێ بێگومان ئەو شوێنەی کە خوا حەزی لێ دەکا
کە ماڵەکەیەتی و تایبەت کراوە بە بەندایەتی تێداکردن بۆ خوا حەز لێوێ دەکا. لە فەرمایش شتێکی دیکەی پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ خۆشەویستترین پارچە زەوی لای خوا مزگەوتەکانن و بۆ زێندراوترینیان لای خوا بازاڕەکانن. ئەلبەتە بەزەوەی کە لە بازاردا درۆ و قۆڵ بڕینی خەڵک و غەش و فێڵ و ئەوانە دەکرێت شوێنی غەفڵەت و بێئاگاییە، بەڵام مزگەوت شوێنی بەندایەتی بۆ خواکردنە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر کەسێکتان گوێبیستی کەسێک بوون لە مزگەوتدا بانگەشەی دەکرد بۆ شتێکی لێون بوو یا بکڕن و فرۆشتنێکی دەکرد، بڵێن ئەگە بۆ شتێکی لێون بڵێ لا ڕەدەه الله عەلەیک، خوا بۆت نهێنێتەوە شتەکە لێت بوون بووە. چۆن مزگەوت بۆ ئەو دروست نەکراوە، ئەگە کڕن و فرۆشتنیان دەکرد لە مزگەوتدا بڵێن خوا بەرەکەت نەخاتە کردن و فرۆشتەکەتانەوە. بۆ چونکە دەبێتە هۆی سەرقاڵی خەڵک و خەڵک لەو بازاڕ و ماڵ و شوێنانە دێتەوێت لەوێ پشوێک بدا، لەوێ لە جەوێکی هێمن و ئارامدا لە خزمەت خوادا ڕازونیازێک پەرستشێک دوعایەک بکات، ئەوێشی هەر لێ بێتە بازاڕ و لێ بێتە شوێنی بانگەشە و هاوار و دەنگەدەنگ، دیارە کە شتێکی نەگونجاوە. کەواتە قەزێکە ئەوەیە ئیمان ئینسان پەلکێش دەکا بەرەو ئەو شوێنی کە کانگای ئیمانە، کە کانگای ئیمان دیارە لە ماڵەکانی خوادایە، لەوێدا ئاەتەکانی خوا دەخوێندرێنەوە، نوێژ بۆ خوا دەکرێت، ڕوکوع و سەجدە بۆ خوا دەبردرێ بە شێوەی تایبەت. ئەگەر ناخۆ ئینسان وەکو چۆن نوێژە فەرزەکان چەند خێریان هەیە لە مزگەوت بن، نوێژە سونەتەکانیش حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ماڵەکانی خۆتان مەکەنە گۆڕستان. نوێژی فەرز کە لە 25 پلە لە نوێژی دیکە ئەگەر بە جەماعەت بکرێ خێری زیاترە، بە 27 پلە سونەتیش لە ماڵی خێری زیاترە، بۆی ماڵی ژیادی خوای تێدا بکرێ. بەڵام بە تاکید ئەو لەزەت و چێژەی کە ئینسان لە نوێژی بە کۆمەڵ و لە مزگەوت و جەوێکی ڕوحانی لەوێ لێ دەکا، لە سەرقاڵی و مەشغەڵەتی ماڵ و دەنگەدەنگ و ئەوانە لێ ناکە. مامۆستا فەرمودەیەکی ترت هێناوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەس بە ئیخلاسەوە بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەچێتە یعنی ئەهلی ئیمانە، یا با بڵێن بە جۆرە لە جۆرەکان داخڵی ئەهلی ئیمانە بێ. ئێمە قسەکەمان لێرە لەسەر وشەی ئیخلاسەکەیە، دوای پرسیاری ئەوەشە کەم کە هەر کەسێک بچێت بڵێ لا ئیلاهە ئیلا الله بە ئیخلاسەوە چۆن ئەچێتە بەهەژ، یاخود چۆن ئەمە پەیوەستە بێتەوە بە بەهەشت و ئەم مەسەلەی لا ئیلاهە ئیلا الله کە جەنابش لە کتێبەکەتا هێناوتە. بەڵام ئێستا قسەکەمان لەسەر وشەی ئیخلاسە، با بزانین ئەم ئیخلاسە چییە. بەڵێ دوو ئەوەی بێتەوە یادم لەو کتێبەدا دوو فەرمایشتم هێناوە، یەکێکیان من قال لا إله إلا الله مخلصا يا خالصا من قلبه بهدوشي هاتوا هروها رواياتش كشيء من قال لا إله إلا صدقا من قلبه وشيء إخلاص واتا لساتشيش إفعالا واتا ساخ كدنوا شاوقة أخلص يخلص إخلاصا فهو مخلص اسم فاعله كذا فرمي مخلصا يا خالصا من قلبه كسيك أو شيء ضلي بلام ساقي كدوتو يعني شيء يعني خلطي بيه ونهيشتوا جاري ويا كسيك أو شيء ضلي بلام ببي آقاي ياخذ أو شيء ضلي لا إله إلا الله بلام داخوازي كاني أو شيء نهي نتدي كسيك براسي بلا لا إله إلا الله دبي لدلو دروني دا لخوا سبحانه وتعالى هیچ شتێک وەکو خوا خۆشەویست نەبێ، گەورە نەبێ، مەزن نەبێ، ڕێزدێگیراو نەبێ، مل بۆ کەچکراو نەبێ، پشت پێ بەسراو نەبێ، سام و هەیبەت لێکراو نەبێ. بەڵام کەسێک دەڵێ لا ئیلاهە ئیلا الله بەڵام شتێکی دیکەی بەقەت خوا خۆش دەوێ یاخود لە خۆشەویستی خوای نزیک دەخاتەوە یان بە هێندەی خوا پشتی پێدەبەستێ دڵی پێی خۆشە مانەوە ساغ نییەوە. چونکە کەسێک بەڕاستی بزانێ خوا چییە سبحانه وتعالى چه زاتێکە بێگومان هەموو خۆشەویستی خۆی دەداتێ و ئەو شێوە خۆشویستنەی بۆ خوای دەبێ، ئەو شێوە ڕێز لێگرتن و بە گەور و گرتن و بە مەزنگرتنی بۆ خوای دەبێ، ئەو سام و هەیبەت و حرمەتەی بەرامبەر بەخوا دەیبێ سبحانه وتعالى بەرامبەر بە هیچ هیچ کە نایبێ. جامە بەس پێ ئەوەیە کە دەبێ ئەو وشەیە کە مرۆڤ دەیڵێ حەقی خۆی بداتێ، ساغی کاتەوە، خڵتەی پێوە نەهێڵێ. کە دەفەرمێ صدقا من قلبه بەڕاستی واتە کە وا دەڵێ بە زمان دەیڵێ لە دڵیشیدا وابێت.
خۆی لا ئیلاهە ئیلا الله یعنی چی؟ یعنی بێجگە لە خوا هیچ پەرستراوێک نییە. پەرستراو یعنی چی؟ پەرستراو چێ؟ پەرستراوە کەسەیەکە ئەو پەڕی خۆشویستنت بۆی هەبێ، ئەو پەڕی لێترسان و سام لێکردن و ئەو پەڕی پشت پێبەستن و بە گەورەگرتن و مل بۆ کەسکردن و دڵ پێخۆش بوون و ئەو پەڕی ئەوانت بۆی هەبێت کە دەڵی لا ئیلاهە ئیلا الله، ینی بێز هیچ کەسێک نییە ئەو پەڕی خۆشویستن و بە مەزنگرتن و پشت پێبەستن و لێترسانم بۆی هەبێ جگە لە خوا. لە حاڵەدا کە کەسێک وە دەڵێ بەڵام پار و سامانەکەی بەقەت خوا خۆش دەوێت لە خوای خۆشتر دەوێت، یا لە دوژمنێک هێندەی سام و هەیبەتی بەرامبەر بەخوا هەیە، هێندە سام و هەیبەتی بەرامبەر بە دوژمنێک هەیە یا بە مەترسیەک هەیە، ئەو معناوە ڕاستی نەکرد. بۆیە خوای پروردگار لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمێ ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله. لك خلق كسانێک هەن کە شتانێک دەکەنە هاوتا لەگەڵ خوا وەکو خۆشویستنیان بۆ خوا خۆشیان دەوێن، بەڵام ئەوانەی بڕوادار و خۆشەویستی ئەوان بۆ خوا زیاتر لە خۆشەویستی ئەو کەسانە بۆ پەرسراوەکانی خۆیان. هەروەها لەبارەت لێترسان و تاوان لێترسان نەک بەو شەمکە کە وەک شتێکی سامناک نا، یعنی سام و هەیبەت و مەزنگرتن لە بەرامبەر خوادا. دەفەرمێ ولم يخش إلا الله إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله. دوای دەفەرمێ ولم يخش إلا الله، يعني تەنیا ئەو سام و هەیبەتەی بەرامبەر بەخواتی بەرامبەر بە هیچ شتێکین کەواتە ئەو پەڕی خۆشویستن ئەو پەڕی سام و هەیبەت. ئەمجا وعلى الله فليتوكل المؤمنون، پشت پێبەستن مل بۆ کەسکردن هەر عیبادەت و عابید یعنی چی؟ کە تۆ دەڵێ ئیاکە نەعبود و هەر بۆ تۆ مل کەس دەکەین، هەر تۆ دەپەرستین، مانە ئەوانە دەبێت تەنیا بۆ خوا بن. کاتێک ئەوانە بەڕاستی و بە ساغی بۆ خوا دەبن ئەو کاتە مانەوە بە ئیخلاص ئەو شەیە گوتراوە. ئەگەر نا ئەگەر جۆرێک لە لێترسان، جۆرێک لە سام و هەیبەت بەرامبەرکردن، جۆرێک لە بەمەزنگرتن، جۆرێک لە خۆشویستن، جۆرێک لە پێش پێبەستن کە بشوبهێتە ئەوەی بۆرەمبەر بەخوا هاتە بەرامبەر بە غەیری خوا هەت معناوە شتە لا إله إلا الله کە خڵتەی پێوە هەیە و ساغ نەبووەوە. مامۆستا هەر لەو ئاەتەی کە جەنابەت خوێنتەوە ئەگەر دروست بێ وا بڵێم منافەسەیەک هەیە لە بینی خۆشەویستیە، ینی بێبڕواکان هەندێک شتیان خۆشەوێ بەڵام ئیماندارەکان خۆیان لە ئەوان زیاتر خۆشەوێ. قسەکە لەسەر خۆشەویستیە مامۆستا، خۆشەویستی پێچێ چاوکێکی گرنگ بێ بۆ هەڵسوڕانی ئینسان، بۆ ئاڕاستەکردنی ئینسان. بۆچی خوای پەروەردگار لێرە ئەبێ بە شاید لەسەرەوەی کە ئیمانداران زۆرتر لەوان خۆیان خۆشەوێ؟ قسەکە لەسەر خۆشەویستی حەزم کرد شتێک لەسەر خۆشەویستی بڵێ. کاکە پەیوەند لەبەر ئەوەیە کە هەر کەسێ خوا بناسێ سوبحانە وتەعالا، خوا کە کوردواری خۆمان دڵ هەر خوا خوایە، ئەوی دیکە هەموو کاوبایە. ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتیدا دەفەرمێ أصدق كلمة قالها الشاعر یا قالها الشاعر لبيد بن ربيعة ناوی دێنێ هەندێک جاران ناوی نایانێ قالها الشاعر ڕاستترین وشەکە شاعیرێک گوت بێتی ألا كل شيء ما خلا الله باطل وكل نعيم لا محالة زائل. لبيد كن ربيع شاعري زۆر مەشهور بووە، ئەتا ئیمام شافعی دەڵێ ولولا أن الشعر بالعلماء يزري لكنت أشعر من لبيدي. ئەگەر لەبەرەوە نەبا شاعر بوون بۆ زانایان جوانی و ناشرینیان دەکات لە لەبیدی کوڕی ڕەبیعە شاعیرتر دەبووم. شافعی شعری زۆر قووەتی هەیە، دیوانەکەی مەشهورە. جا دەفەرمێ ڕاستترین قسە شاعیرێک گوتبێتی ئەو قسەیە کە لەبید گوتوێتی کە دەڵێ ئاگادار بن جگە لەخوا هەموو شتێک بۆشە، کە دەڵێ باتیل بەو معنە بوونی لە خۆیەوە نییە، وەکو بڵێن شتێکی پوچە بۆشە بێنێوە ڕۆکە. وكل نعيم لا محالة زائل، هەموو چاک نیعمەت و خۆشێکیش هیچ مەجالی تێدانی هیچ باری تێدانی هەر لا دەچێت. هەڵبەتە تەنیا نیعمەتی بەهەشت نەبێت لە دنیا داواتە هیچ شتێک خۆی نامێنێ، نە گەنجێتی، نە سەرۆت و سامان، نە دەسەڵات، نە جوانی، هەمووی دەڕوا ماوەیەکە. جا کاکە پەیوەند بەداخەوە زۆر لە مسلمانان بە تایبەتی هێندێک لە مامۆستایەکان من گوێ دەدەمە و تاروشتیان ئەوە دی دەرفەتم هەبێ بۆ هەڵسەنگان و تەقیم و بەداخەوە زیاتر لە منتەڵەقی ترساندنی خەڵک لە خواوە باسی دینداری مسلمانەتی دەکەن. هەندێکیش دەڵێن نا ئەسڵا هەر نابێ باسی ئەوە بکەی،
نا هەر خۆشویستن و خۆشویستن نا لە ڕاستیدا ئیسلام دەیەوێت مسلمان لە نێوانی هیوا و ترسدا بێت يعني الرجاء والخوف پێش الرجاء ئەمجا خوف خوا سبحانه وتعالى هەر کەسێ بیناسێ ناگونجێ ئەو پەڕی خۆشویستنی بۆی نەبێ ناگونجێ ئەو پەڕی مل بۆ کەسکردنی بۆی نەبێ پشت پێبەستنی بۆی نەبێ سامۆهیبەتی بۆی نەبێ بە گەورەگرتن بە مەزەگرتنی بۆی نەبێ ئەگەر بیناسێ بۆیە لە سێ شوێن لە قورئان دەخوا دەفەرمێ وما قدر الله حق قدره لە سوورەتی ئەنعام دەفەرمێ لە سوورەتی حەج دەفەرمێ لە سوورەتی زومەڕش دەفەرمێ وما قدر الله حق قدره و ئەندازەی خوایان یاخو قدری خوایانەوە پێویست نەزانیوە کەسێ بەڕاستی خوا بناسێ سبحانه وتعالى ناگونجێ خۆشەویستیە کە بۆ خوا دەیبێ خۆشەویستی هیچ کەسێکی دیکەی بگاتێ بۆیە نەگەر کەسێک ئافرەتێکی خۆش دەوێت گەنجێک ئافرەتی خۆشیان ئافرەتێک پیاوێکی خۆش دەوێت بۆ وێنە کە ئەوە چکە علاقەی جینسی و خۆشویستنیان پیا و ئافرەت علاقەی زۆر بە قووەتە یا کەسێک سەرۆت و سامانی خۆش دەوێت یا کەسێک شەیدای دەسەڵات و یا کەسێک شەیدای بڵێن جوانیە یا مەسەلەن نیشتیمانە هەر شتێک لەو شتانە هەموو ئەو شتانە چین دروستکراوی خوان هەموو ئەو شتانە چین نیعمەتی خوان لەکوێوە هاتون لە خواوە خوا سەرچاوی هەموو ئەو نیعمەتانە جا تۆ چۆن دەبێ خۆشویستن و هۆگریت بۆ بەشێکی بچووک لە چاکەکانی خوا ئافرەتێکی دیاری کراو یا سەرۆت و سامانە یا دەسەڵاتە یا نیشتیمانە یا هەر شتێک لە شتەکان چۆن دەبێ خۆشویستی و هۆگریت بۆ ئەو نیعمەتە کە شتێکی زۆر 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 گچکەیە لە نێو نیعمەتەکانی خوادا ئەمجا خوا سبحانه وتعالى جگە لە نیعمەتەکانی ئێمە هەم شکر هەیە بۆ خوا هەم حەمد هەیە بۆ خوا شکر لە بەرامبەر نیعمەتەکاندایە وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم شكر لە بەرامبەری چاکە و نیعمەتەکانی خوادا ئەی حەمد پەیوەندی بە نیعمەتەکانی خواوە نییە ستایشکردنی خوا یعنی ئەگەر خوا سبحانه وتعالى هیچ نیعمەتێکیشی نەدابا بە ئێمە لە ذاتی خۆیدا شایستەی ستایشە حاتەمی تائی هیچ ئێمەی دعوت کردووە سەخاوەتێکی لەگەڵ ئێمە نواندووە نەخێر ئەی بۆ بۆتۆماتیکی خەڵک حاتەمی تائی خۆش دەوێت چونکە فەزیلەتێکی تێدا بووە چاکەیەکی تێدا بوو کە بریتیوە لە سەخاوەت ئەمجا خۆ تۆ هەرچی فەضائیلی بەشەران هەیە هەرچی فەضائیلی مەلائیکە هەیە هەرچی سیفەتی چاکی جن هەیە هەرچی جوانی هەیە لە کەوندا لە گەردووندا لە عالەمی ظاهیر و لە عالەمی باڵتیندا هەرچی جوانی هەیە هەرچی چاکی هەیە هەرچی پەسەندی هەیە هەرچی نیعمەت هەیە هەمووی هی خوایە وما بكم من نعمة فمن الله دەی باشە تۆ ئەگەر کەسێک شەیدای نیعمەتێک لە نیعمەتەکانی خوا دەبێ چەندە ئەندازەکەی چەندە شەیدایەکەی خۆشویستەکەی علاقەکەی دەبێت کەسێک کە شەیدای و سەرچاوی هەموو نیعمەت و چاکەکان و هەموو پەسەندی و فەضائیلەکان دەبێت ماناوە هیچ خۆشەویستێک ناگاتە خۆشەویستیەک کە بەرامبەر بەخوا دەبێ هەروەکو هیچ سامۆهەیبەتێکیش بۆی کە بینەرانی بیسەرانی بەڕێزی بە هەڵەدانەچن ئێمە دەبێت زیاتر لە منطەلەقی خۆشویستنەوە خوا بپەرستین هیچ گومانی تێدا نیە بەڵام دەبێت سامۆهەیبەتیشمان هەیە بەرامبەر بەخوا بۆ سامۆهەیبەت بەرامبەر بەخوا واتە خوا سبحانه وتعالى ئێمەی لێرەدانەوە بۆ تاقیکردنەوە ئێمە دەبێت ترسمان هەبێ لەوە کە شەرمەزاری لای خوا بین ترسمان هەبێ لەوە کە لە تاقیکردنەوەی خوا دەرنەچین واتە ترسمان هەبێ لە سزای خوا لە بەرامبەر خراپەکانمان لە بەرامبەر تاوان و لادانەکانمان ئەگەرنا لە ذاتی خۆیدا خوای پەروەردگار سامناک نییە بە واتە جێگەی مەترسی بێ نا بەڵام تۆ دەبێت ترست هەبێ لە چی لە کردەوە خراپەکانی خۆت کە خوا لەسەر کردەوە خراپەکانە سزاددا جا ئەگەرنا ئەسڵەکەی خۆشویستنی خوای پەروەردگارە ئەگەر تەماشا ئەو ئاەتان مبارەکە بکەین لە سوورەتی ئەنعامدا کە من لە تەفسیری سوورەتی ئەنعام کە بەرجی پێنجی تەفسیرە کوردیەکەم پێک دێنێ زۆر بە تێر و تەسەلی معنام کردوون کە ئیبراهیم عليه الصلاة والسلام خوا دەفەرمێ وإذ قال إبراهيم لأبيه آزر أتتخذ أصناما آلهة إني أراك وقومك في ضلال مبين وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين ئەمجا باسی مانگ دەکا و باسی خۆر دەکا
هەرسێک جاران دەڵێسی لا أحب الآفلين ئافیل یعنی ئاوابوو غائبین واتە بەهێزترین هاندەر بۆ پەرستنی خوا بریتێ لە خۆشویستنی ئیبراهیم کاتێک کە بە دوای پەروەردگاردا دەگەڕێ کە هەندێک لە توێژەرەوانی قورئان دەڵێن ئەوە ئیبراهیم دەیەوێت بە زمانی خەڵکەکە قسە بکە عەقڵی ئەوان بە بۆچوونی من نا ئەوە سەرەتای خواناسی ئیبراهیم بووە لە تەمەنی گەنجێتی داویستویەتی خوا بدۆزێتەوە خوا لە دڵ و دەرونیدا هەبووە لە فیتڕەتیدا بەڵام بۆی گەڕاوە لە دنیای دەرەوەی خۆیدا چێ ئەوەی کە ئەو سیفەتەی بەسەردا دەچەسپێت کە لە دڵیدا هەستی پێ دەکا پێش یەکتوێتی ئەستێرەیەەکە دوای کە ئەستێرەکە ئاوا بوو قال لا أحب الآفلين دوای مانجی بینیوە فلما رأى القمر بازغا قال هذا ربي هو دەی پەروەردگارم بێ مانجیش ئاوا دەبێ ئەمجا نەخێر هەوەش هەو نییە فلما رأى الشمس بازغة قال هذا ربي هذا أكبر ئەمە گەورەترە ئەمە دیارە پەروەردگارمە فلما أفلت قال إني بريء مما تشركون ئەمجا بۆی دەردەکەوێت دەڵێ ئەوانەی ئەستێرە دەپەرستن و مانگ دەپەرستن خۆر دەپەرستن هەمووتان بەغەڵەت داچوون چونکە پەرسترا و پەروەردگار و مشورخۆر نابێ ئاوا بێت و ئاگای لە مەخلوق و دروستراوەکانی نەمێنێ من ئەو زاتەی من دەیپەرستم هەمیشە ئاگادار و قەیوم و سەرپەرشتیارە مەبەستم ئەوە کەواتە یعنی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام باسی لێترسان ناکە باسی خۆشویستن دەکا لا أحب نافەرمێ لا ئەخاف بەڵام وەکو گوتم ترسەکەی ئێمە بەرامبەر بخوا ترسمانە بەرامبەر بە سزای خوا لەسەر خراپە و تاوان و لادانەکانمان بەڵێ مامۆستا تەمەناوەکەم کە جارێککە ینی مەجای ئەوم هەبێت کە لەسەر چەمکی خۆشەویستی جارێککە لەگەڵ جەناب تا قسە بکەم چکم ئەم بابەتێکی زۆر هەم تەڕە هەم بە چێژە هەم ینی بابەتێکی گرنگیشە هەم بە هەڵەداچوونی زۆر ڕاستە هەیە مەسەلەوا دەزانێت کە خۆشویستنی خوا سوبحانە وتعالە هەیە وەرەزانێت تێک دەگیرێ لەگەڵ خۆشویستنی دایک و باب جوانە خۆشویستی دایک و باب نەوعێکە خۆشویستنی پیا و بۆ ژنی نەوعێکە هی ژن بۆ مێردی نەوعێکە هی باب و دایک بۆ منداڵیان نەوعێکە هی منداڵ بۆ باب و دایکیان نەوعێکە خۆشویستنی مرۆڤ بۆ نیشتیمانی جۆرێکە ئەوانە هیچیان تێک ناگیرێن ئەوان خۆشویستنی خوا پاکترین و ڕاقیترین و بەرزترین جۆری خۆشەویستیە بۆ چونکە هیچ پەیوەندی ئەوەی دیکە هەموو پەیوەندی هەیە بە حەزێکی نەفسی بە شتێکی دەرونیە یا غەریزەی جینسیە یا غەریزەی بابایەتی دایکایەتیە یا غەریزەی مەسن خۆشویستنی نیشتیمانە هەموو پەیوەندی هەیە بە داخوازیەکان و بە غەریزەکانەوە بەڵام خۆشویستنی خوا سوبحانە وتعالە پەیوەندی هەیە بە عشق و علاقە و خۆشەویستی دروستکرا و بە بەدیهێنەری پەرستەر بە پەرستراوی ینی بەرزترین جۆری خۆشەویستیەوە هیچ تۆز و خۆڵی دنیا و زەوی و ئەوانەی لێ نانیشێ زۆر بەرز و ڕاقی و بێوێنەیە مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا پایەکانی ئیمانمان بۆ دیاریەکە ئیمان بەخوا کە جەنابش لە بەرنامەکانی ڕابردووە باست کردووە بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە پێغەمبەرانی بە ڕۆژی دوایی بە قەدەر بە خێر و شەڕیەوە بەڵام لە تەفاسیلە مامۆستا کە ئێمە عەقیدا خوێنین یان بابەتە ئیمانەکانە خوێنینەوە شتی تریشی پێوە چۆنەکرێ پێوەستەکرێ بۆچی حکمت لەوە چییە کە ئەمە ئەسڵەکە ئەمە پایەکانی ئیمان و دوای لە تەفاسیلە کۆمەڵە شتیشی تری دێ پێوە ئەلکێندرێ کە ئەمانەژە داخڵە بن بە ئیمان ینی ئەوە تا خی پەروەردگار تەکلیفاتی زۆر قورسی لەسەر ئینسان نەکردووە لە بواری ئیمانە چەند شتێکی بۆ دیاری کردو کە ئەمانە بن بە ئەساسی ئیمان بەڵام دوایی هەندێک جار لە زانستی بە بڵێن زانستی ئینسانیشە مەسەرم بۆن منە عالم هاتوو قسەی لەسەر کردووە بە جۆرە لە جۆرەکانە و زانستانێک کە هاتوون بە تایبەتی ئەوەی کە پەیوەندە بێتەوە بە عەقیدەوە شتی تری تێکەڵە بێ مامۆستا قسەکە لەسەرەوەیە بۆچی ئیمان بە بڵێن شتی تری پێوە ئەلچێندرێت کاکە پەیوەنجارێ دەبێت چەند شتێک ڕوونکەینەوە یەکەم بابەتی ئیمان خوا سوبحانە وتعالە بۆ پێغەمبەریشی صلی الله عليه وسلم بەجێنێشتووە وەکو من لەو مەوسوعەی کە لە سنجدا نووسیومە الئیسلام كما تجلى في كتاب الله باسم کردووە کە چەند بەرگێکیم چەند کتێبێکیم بۆ بابەتی ئیمان تەرخان کردووە لە ڕاستیدا خوا سوبحانە وتعالە بۆ خۆی نوختەی خستۆتە سەر پیت لە مەسەلەی ئیماندا
بۆچی چونکە ئیمان واتە جۆری پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوادا هەرخوا سوبحانه وتعالى خۆی بە تەواوی ئەوە دەزانێت کە دەبێت چۆن پەیوەندی پێوە بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشا دەکەین شتێکی زیاد لەوەی کە خوا فەرموویەتی لە قورئاندا لەبارەی ئیمان و نەیفەرمووە بۆ وێنە کە باسی پایەکانی ئیمان دەکا پایەکانی ئیمان هەر پێنجیان لە قورئاندا هاتوون ليس آية 170 لسورة البقرة ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين هر بينش بايا سرجك إيمان لآياتك قرآن ده هاتون لسورة النساء ده يعني بيشواني أو هاتوا من يكفر بالله وملائكته وكتبه ورسوله واليوم الآخر فقد ضل ضلالا بعيدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکەی خۆیدا قەدەری خستووەتە گەڵ ئەو پێنج پایە وأن تؤمن بالقدر خيره وشره آية پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی زیاد کردووە إخوة سبحانه وتعالى لقرآن ده فرميه وكل شيء خلقه فقدره تقديرا إنا كل شيء خلقناه بقدر كواتا لآية كان ده هاتوه بلان خوا سبحانه وتعالى لنيو بينس بايا كان ده نهينا ولبرشي لبرو إيمان بقدر قضاء خوا واتبنخش دانان جيب جي كردني خوا للراسي ده هرد شيتو نيو إيمان بخوا إيمان بقدر وات إيمان بزانياري بسنوري خوا بالرحمة بسنوري خوا بقدرته بويستي بسنوري خوا بدا صلاتي بسنوري خوا كواتا إيمان بقدر هرد شيتو نيو إيمان بخوا سبحانه وتعالى پیغمبر عليه الصلاة والسلام تيشي خصوصا سر هندي وردكاري کە وەکو گوتم هەر لە جوغز و چوارچێوەی ئەو هێڵە گەشتانەدان کە خوا سوبحانه وتعالى باسی کردو زانایان کە هاتوون هەندێک وردەکاری دیکەیان باس کردووە کە هەندێک لە دەقەکان لە وردەکاریەکاندا تەمان لە ئیمان بەخوادا جێگەی مشتومڕ نییە لە ئیمان بە فریشتەکاندا کە هەن لە ئیمان بە جن ئیمان بە ڕۆژی دوایی ئیمان بە کتێبەکانی خوا إيمان بپیغمبران عليهم الصلاة والسلام إيمان بنخش دانان وأندازة جيري خواهي پروردگار هیچی رازجایی لسر نییە بەڵام دوای کردی نیو هندی وردەکاریە کان بۆ وێنە من لە کتێبی دووەمی ئەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا باسم کردو لە تایبەتمەندیە فیکری و ئیمانی و ئاکاریەکانی مسلمانان یا جەماوەری مسلمانان لەوێدا باسم کردووە کە زانایان لە هەندێشتی وردی عەقیدەدا ڕازیایان هەبووە بۆ وێنە عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ وەکو لە صەحیح بوخاری داهاتووە پێی وا بووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە شەوی میعراجدا خوای پەروەردگاری بینیوە بە چاوی سەر بەڵام دایکمان عایشە هەر لە صەحیح بوخاری مسلم داهاتووە کە یەکێ لێی پرسیوە هەل ڕەئا محەممەد ڕەبەهو محەممەد عليه الصلاة والسلام پەروەردگاری خۆی بینی دایکمان عایشە گوتی لەقەد قەفە شەعری مووەکانم ڕاوەستان چۆن شتی وان دەڵێ یا عەبدوڵای کوڕ عەباس ڕای وا بوو کە خوای پەروەردگاری بینیوە دایکمان عایشە گوتی نەخێر نەیبینیوە بۆ وێنە ئیسرا و میعراج هەرچەند زۆربەی هەرە زۆری زانایان دەڵێن بە جەسەد و بە ڕوحەوە بووە بەڵام هەندێک لە سەحابە هەبوون بۆ وێنە معاویە کوڕی ئەبوو سوفیان هێندێکی دیکەش هەبوو گوتویانە نەخێر هەر شەوڕۆ و بەرزبوونەوەکە تەنیا بە ڕوح بووە کە ئەو ڕایەکی بەهێزە بەڵام گرنگە ئەو ڕایە هەبووە مەسەلەی ئەوە کە ئینسان قسە دەکات لەگەڵ مردووان ئەو مردوانەی کە مردوون گوێبیستی قسەکە دەبن یا نابن لە حەدیسی پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵات وسەلام کە گوێبیست دەبن ئەسحاب زیاتر ڕایان وا بووە عەبدوڵای کوڕی عومەر و ئەوانە دایکمان عایشە گوتوێتی نەخێر گوێبیست نابن بەس دەزانن هەتا حەدیسەکە کە دەفەرمێ ما ئەنتم بئەسمع لما ئەقول منهم ئێوە لەوان باشتر نابیستن ئەو گوتوێتی ناوە فەرموویەتی بئەعلەمە ئێوە لەوان زاناتر نین ئەوەی کە من دەیڵێم ئەوانش دەیزانن واتە پێیان دەگا زانیاریەکان پێدەگا نەک ئێستا بیبیستن مەبەستم ئەوەی لە هەندێک وە وردەکاریانە شتی کەشەر هەیە تەوان زانایان لە نێو ئەسحابیشدا خوالیان ڕازی بێ دوای تابعینیش ڕازییان بووە
ابن تيمية رحمة خواه لێ بێ دەڵێ نابێ لە قەزای علمی عەقیدەیشدا ئینسان سەخت گیری بکە تەمە زۆر کەس ئیدعای ئەوە دەکا بە دوای ابن تيمية کەوتو بەڵام نەیان ناسیوە هیچ لەوانە محەممەدی کوڕی عەبدولوهاب یەکەم پیمە بە قوڵەقاپە ابن تيمية ڕناگە ابن تيمية عالمی زۆر مۆسوعی و زۆر سنگ فراوان و زۆر بە سەماحەت بووە بەڵام هی دیکە هەر لە کەوڵی خۆدا خۆ زۆڵ کافر بووی ابن تيمية وانە بە ڕەحمەتی خوای لێمە مەبەستم لەو شتانەدا کە زیاتر لە ڕایەک هەڵدەگرێ یاخود لە پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام دقێک نەهاتووە کە شتەکە حەسم کا وێگلایی بکاتەوە بواری تێدا هەبووە زانایان هەندێشتیشیان وەکو من لە ڕوونکردنەوەی عەقیدەی تەحاویدا کتێبێکی 300 ساڵ لاپەڕێ باسم کردووە هەندێک شتیان لە بەرامبەری ئەهلی بیدعەتدا واتە داهێنەرەکاندا هەندێک شتیان خستۆتە نێو عەقیدەوە کە چی عەلاقەی بە عەقیدەوە نییە وەکو بۆ وێنە مەسەحکردن لەسەر خوف لەسەر خوف و گۆرەوی نییە ئەبوو جەعفەری تەحاوی دەڵێ کە بەحساب مەتنی عەقیدەی تەحاوی باسی عەقیدەیە کەچی باسی مەسح لەسەر گۆرەوی خوف دەکا کە ئەهلی سونە و جەماعە ڕایان وایە مەسح لەسەر خوف و گۆرەوی دروستە بۆ بابای نیشتەجێ شەو ڕۆژێک واتە 5 فەرزی نوێژ و بۆ بابای ڕێبوار 3 شەو 3 ڕۆژ ئێوە چ عەلاقەی بە عەقیدەوەیە شتێکی فیقهیە هەروەها هێندێشتی دیکە بۆ وێنە قورئان بە مردوو دەگات یان ناگا خێر و پاداشتی قورئان خوێندن و نوێژ لە دوای کام ئیمامە بکرێت چۆن بکرێت هێندێک لەو شتانە زیاتر پەیوەستن بە فیقهەوە مەسەلەی تەوەسل بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئایا دروستە بڵێ خوایە بۆ خاتری پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لێم خۆش بە هەتا محەممەدی کوڕی عەبدولوهاب بۆ خۆی دەڵێ ئەوە لە قەزای فیقهیە چ عەلاقەی بە عەقیدەوە نییە کەچی ئێستا زۆر کەس هەر بەوە خەڵکێکی زۆر لە ئیسلام لە ئیمان دەباتە دەرێ لە بۆ هەرەوە لەوە توێتی بۆ خوایە بۆ خاتری پێغەمبەر لێم خۆش بە عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمام ئەحمەد بۆ خۆی دەڵێ تەوەسل بە کەس دروست نییە بەڵام بە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دروستە بڵێ خوایە أتوسل إليك بنبيك محمد عليه الصلاة والسلام وقصدي خلافية بلا علاقة بفقه هي ما بس تمو بداخل بسيارك لزي خوي دابو هندي اشتياق خصو تنيو عقيدة ودوايك خصو أنا تنيو باش اللي قرابان باش بو بلا مذاكردوش يعني ببيور بو أو داخل مسلمان يا مسلمان يا داخل مسلمان ماو يا مسلمان نماو أصحاب خوالي عن رازي بي لوش تانا دا يعني عائشة وابن عباس خوالي هردوش عن رازي بي یەکدیان ئەوە نەکردووە بڵێ نەخێ ڕاکەی توانی تۆ لە زەرەر بە ئیمانت گەیشتونە ڕێی خۆیش ڕای خۆی هەبووە ینی داکمان عایشە گوێبیست بۆ کە گوتویانە فەرمایشتێکیان لە پێغەمبەر جێڕاوتۆ عەلەیهی سەڵات وسەلام 3 شت نوێژ دەبڕن الكلب والحمار الكلاب والحمير والمرأة داكمان عايشة لصحيح بخاري هاتوها تيتي حتى شبهتمونا بالحمير والكلاب متى تشبيه كرد هاو استان كدي لقال سقو لقال جويت رجان هو راسنيا پیغمبر وين فرموا بلغي هنا اوتو تويت يمل مال پیغمبر عليه الصلاه والسلام سنه يجي سنه يا شو يجي ذكرت امنيش لبيش الراكشا موكو جنازه كاتك دشو بو سجد لبرش وين كمان تسقبو اما لاقم هذا تشابو شوين سزكي بيتو يقر وابوايا معناه وان يجكي بردرابو راسني هو هيداك مع عايشه راس اخواني رازبي اذا جاء بال صحيح بخاري مسلم جاد بلا وقتك قصيك كبال درت لا پیغمبر صلی الله علیه و لقال کردوی کی پیغمبر دات یک دجیره ایش بکردو کی دکره ما بستم اوك هنديشت دي اصحاب خواري او راس جواني او راس جوازانيان بو كسيش او دي كي نكر تكفير نكدو تفسيق يجي نكدو تبديع يجي نكدو يعني بلاتو فاسقي يا اهل بدعتي والراي تو راي كدني بيكاو او تويت راي تو ني بيكاو تواو يدي لو واران ذاك مزالي الراس جاي تداه بابي وندي با وردكاري كان عقيده شو هبيه عبادته هبيه دبي بسماحته سين فرواني بيكو ما الله بكري خو هذاش ذاته ما مسا بفرصت يزانم لسر بابەتێکی شكي گرنگ قسە بکەین لێرە مامۆستا هەر پێوەست بە ئەمەوە هەر حەزم کرد ینی فرسەتە بۆ من ئەویش پەیوەندی بە وەلا و بەڕائەوە هەیە ینی وەلا و بەڕائیش مامۆستا زۆر جار ئیفرات و تەفریتی تیا کرێ ئەم بابەتەش زۆر جار سەرچێشێ بۆ مۆزوعی تەکفیر و بۆ کۆمەڵێک لەو بابەتانە حەزم کرد جەنابیش لەسەر ئەمەش چونکە ئەمەش پەیوەستە بێتەوە بە مەسەلەی ئیمان و لێوە بە عەقیدە و کە ئەمەش بەشێکە لە عەقیدە و خۆ من نەزانم ینی ئینسان کە ئیمانی بەخوا هەبوو دەبێ وەلائیشی دیار بێ و بەڕائیشی دیار بێ بەڵام ئەم وەلا و بەڕائە ئێستا کراوە بە بابەتێکی سەربەخۆ بەڵێ وڵای کاک پەیوەند بێگومان
کە خوات خۆشویست سبحانە وتعالە کە خوا پەرست بووی هەموو ئەوانەی خۆیان خۆش دەوێت لە خوا نزیکن خۆشت دەوێن هیچ گومانی تێدا نیە لە پێش هەموو کەسەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەرانی دیکە ئەمجا هاوڵانی پێغەمبەر صلی الله عەلەیهی و هاوڵانی پێغەمبەران و شوێن کەوتوانیان و پێشەوایان و زانایان و بۆ خوا سوڵحاوان بە پیا و ئافرەتەوە هیچ گومانی تێدا نیە یعنی هەر کەسێ بەڕاستی خوای خۆش بوێت دۆستەکانی خوای خۆش دەوێن دۆستەکانی خوا چێن إن أولياؤه إلا المتقون بارس كارانا والله ولي المؤمنين الله ولي الذين آمنوا إيمان داران دۆستەکانی خوان بە هەردوو ڕەگەزەوە بە هەموو چین و توێژەکانیانەوە ئەوە گومانی تێدانە و ئەگەر بەڕاستیش خوات خۆشویست دانوت لەگەڵ ناحەزەکانی خوادا ناکوڵێ لیان دوور دەبی ڕقت لیان دەبێ کەیفت پێیان نایە چارەیانت ناوێ گومانی تێدانە ئەوە شتێکی مەبدەئی بەڵام کە دێنە سەر تەطبیقی عەمەلی ئایا دۆستایەتی هەبوون لەگەڵ خوا سوبحانە وتعالە و دژایەتی هەبوون لەگەڵ نەیارەکانی خوا و دۆستایەتی هەبوون لەگەڵ دۆستانی خوا بەو واتایە کە تۆ وەکو بەردی خڕبی لەگەڵ کۆمەڵگادا نەگونجەی من لە تەفسیری سوورەتی ئەلمائیدەدا ئەوەم بە وردی باس کردووە و لە کتێبی مەوسوعەی ئیمان و عەقیدەی ئیسلامیشدا هەر باسم کردووە کە لە ڕاستیدا ئەم قەزیەی دۆستایەتی و دوژمنایەتی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی أوثق عرى الإيمان الموالاة في الله والمعاداة في الله گرنگترین یا محکەمترین قوڵفی ئیمان بریتێ لە دۆستایەتی لەبەرخوا و دوژمنایەتی لەبەرخوا یان دەفەرمێ من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان وكل سنن أبو داود وأنا داهاتو هەر کەسێ لەبەرخوا خەڵکی خۆش بێ لەبەرخوا ڕقی لە خەڵک بێ لەبەرخوا ببەخشێ لەبەرخوا نەبەخشێ ئەوە ئیمانی تەواو بووە ئەمە دەبێ ورد بکرێتەوە ئایا کەسێک کە ناموسڵمانە جا ئەگەر جوولەکەیە ئەگەر نەسڕانیە ئەگەر یەزیدیە ئەگەر هەرچی هەیە ناموسڵمانە ئیسلام ڕێت لێ دەگرێت لەبەرەوەی تۆ دۆستایەتیت لەگەڵ خوا و دۆستەکانیدا هەیە و دەبێت دوژمنایەتیت لەگەڵ نەیارەکانی خوادا هەبێ ڕێت لێ دەگرێت سەڵاوی لێ بکەینە ئەم مەسەلەی دۆستایەتی و دوژمنایەتی پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە لە دڵدا تۆ دەبێت تەنیا ئیسلامت پێڕاستە و تەنیا ئەهلی ئیمانت خۆش بوێ بەڵام لە مامەڵەدا تۆ دەبێت لەگەڵ هەموو کەسدا مامەڵەت جوان بێ و دەبێت لەگەڵ ڕێز لە هەموو کەس بگری وەکو مرۆڤ بۆ چکە خوا دەفەرمێ لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە و لە هەڵسو کەوتدا نابێ هیچ کەس لە موسڵمان چاکتر بێت خوا دەفەرمێ وقولوا للناس حسنا قسەی باش لەگەڵ خەڵک بکەن و دەفەرمێ وأحسنوا إن الله يحب المحسنين چاکەکار بن خوا چاکەکارانی خۆش دەوێت ئەوە یەک پاشان لە ئیسلامدا تۆ دەبێ ڕقت لەوانە بێ و دانوو دەگەڵ ئەوانەدا نەکوڵێت کە دژایەتی ئیسلام و مسڵمانان دەکەن ئەدەگە دژایەتیان نەکرد دەبێت چۆنیان مامەڵە لەگەڵدا بکەیت خوای پەروەردگار نوختەی بۆ خۆتون سەر پیت لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروه وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوا ڕێتان لێ ناگرێت لێتان قەدەغە ناکە کەسانێک کە دژایەتی دینیان نەکردوون لە خانوبەر و ماڵ و حاڵی خۆشتان وە دەریان نەناون واتە نە دژی دینتان بوون نە دژی ژینتان بوون خوا لێتان قەدەغە ناکە لەگەڵیاندا چاکەکار و بەخشەر بن خوا بەخشەرانی خۆش دەوێت کەواتە هیچێمان لێ قەدەغە دەکا هی کەسانی کە سەنگەرمان لێ دەگرن دژایەتیمان دەکەن ئەنجا خۆ کەس لە شەڕی شەکری نەبەخشیوەتەوە بەڵام کەسێک کە لە ماڵی خۆیەتی بەڵێ ناموسڵمانە بەڵام دژایەتیت ناکەن نە دژی دینتە نە دژی ژینتە دەبێت لەگەڵی چاک بی وەڕقن لە کوفر و شیرکەکەی بێ بەڵام خۆی وەکو مرۆڤ لەلات ڕێزلێکیراو بێ و پاشان خاڵێکی دیکەش گرنگە بیزانین کە ئەو شتەش پلە پلەیە یعنی دروستە مسلمان ئافرەتی یەهودی و نەسڕانی بێنێ باشە خوای پەروەردگار دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا وجعل لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة دەبێ مەوەدەت و ڕەحمەت هەبێ لە نێوانی ژن و مێردا باشەوە پیا و مسلمان و ژنەکەی جوولەکەی یا نەسڕانی دەبێ مەوەدەت و ڕەحمەتی بۆی هەبێ ئەوە لەگەڵ وەلا و بەلا بەڕاتێک دەگیرێ نەخێر خەزوری خزمەکانی لەگەڵ خزمەکانی دەبێ ڕێز و حورمەت هەبێ تەماشای کەواتە دەبێ وریابین من لە چەند مەڵۆیەک لە خەرمانی تەمەنی زانوسیمە کاتی خۆی لە خەباتی شاخ ئێمە مەفرەزەیەک بووین
جەولەمان دەکرد لە ناوچەکانی سەرسنوور لای زەڵێ و قاسمە ڕەشونەوەکانوانە گەیشتینە پێشمەرگەیکی خۆمان ئێمە هەرزی حەمزە بووینەوە دیار بوو لە پێشمەرگەی هێزی شافعی بۆ کاتە پێم وایە گوتی مامۆستارێ پرسیارێک گوتم فەرموو وتیاری ئەو جەماعەتی یەکێتی و پارتی و سۆشیالیست و شیوعی ئەوانە دەیانگەینێ لە ڕێ سەلاممان لێ دەکەن دروستە وەڵامی سەلامەکە بدەینەوە ئەمیش زەردەخەنەیەکم کرد و گوتم جەنابەت ناوت چییە وتی مامۆستا ناوم هەورازە وتم وەڵای هێندە هەوراز نەڕۆی باشە ئێستا شەرماوە جارێک بینی وتی مامۆستا ئەو بیرۆرێمە لە یاد وتی مامۆستا یانی چۆن وتم کاکە نەکەر دروستە وەڵامی سەلام هەر واجبە بەڵام جا تۆ بۆ لێ دەگەڕێ ئەوان لە تۆ چاکتر بن وتی یعنی چۆن وتمە تۆ فیشە سەڵاو لەوان بکە یعنی دروستە فرۆکتم دەبێت هیچ کەس لە مسلمان خۆشخۆڵقتر نەبێ و بەڕێز و حرمەتتر نەبێ و ڕوو خۆشتر و قسە خۆشتر نەبێ جانەکەم تۆ بەرنامەکەی تۆ ڕەحمەتە للعالەمین ڕەحمەتەکەی تۆ بەشی دوو کەسان ناکە لە ڕێدایانگە ئێزاوزە کاکە خۆ و خەڵکە خەباتی نەتەواتی دەکات خۆ قەراری ندا هەمی لە ئیسلام سەلب بێ و لە ئیسلام هەڵگەڕێتەوە کاکە تو چی وای لێ حاڵی کردووی یامە زۆر زار لەو بازگانە کە کاتی خۆی لە نەوەتەکان و ئەوانە دەڕۆیشتین هەموو جارە پەنجەرەی سارەکەم دادەگرت و سەڵاوێکی گەرم لۆ پێشمەگەیان دەکەیوە هەبوو مامەستا دروستە سەلامیان لێ بکەین کاکە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصەلاة والسلام ئەن تسلم عەلی من عرفت ومن لم تعرف بیناسی یان نەیناسی یعنی مەبەستم بەڕاستی لەو مەسەلەی دۆسایەتی و دژمنایەتیوانە هەڵەوپەڵەی زۆر هەیە کە بابە تۆ لە دڵدا ڕقل لە کوفر بێ ڕقل لە زوڵم بێ ڕقل لە شیرێک بێ بەڵام تۆ کەسێک کە بۆکو مرۆڤ ڕێزی لێ دەگرێت خوا ڕێزی لێگرتووە و دەبێت قسەی چای لەگەڵ خەڵک بکەی و پاشان تۆ جارێ لە ئەسڵدا ئەو کۆمەلگای ئێمە بە مسلمان لە خەڵک دەدرێت دەبێت بەڵگە هەبێ لەسەر نامسلمانەتی ئەسڵ مسلمانەتی لە کۆمەلگایکی مسلماندا نەک ئەسڵ ئەوە بێ کە توی لێ بە گومان بیجا دەبێت بەڵگە بێنە تۆ لەسەر مسلمانەتی خۆی ئەسڵەوەی خەڵک مسلمانە بەڵام دەبێت بەڵگە هەبێ لەسەر نامسلمانەتی بەڵگەی یەکلایی کەرەوە دەکاتۆ تۆ دەبێت مسلمان مامە لەگەڵ خەڵکدا کۆ فەرزان ئەگەر نامسلمانیش بوون ئەگەر وەکوتم کابرای جوولەکەی نەسڕانی یەزیدی هەر کەسێکی هەیە ئەجا خۆ تۆ مرۆڤە ئەجا خۆ ئیمامی عەلی خوا لێ ڕازی بێ گوتوێتی الناس ئیما ئەخ لەکە فی الدین ئەو نەظیر لەکە فی الخەلق خەڵک یا لە دیندا براتە یا لە دروستکراندا وەکو تۆیە دەچنەوە سەر باب و دایکێک هەمومان لە خێزانێکەوە هاتووین و هەمومان بەندەی خواین سبحانه وتعالى مامۆستا ئەڵقەی ژمارە 45مان تەواو بوو خۆت بە خۆ دەزانی لەم بابەتانەیە کاتەکە چەند کەمە ئەبێت چاوەڕێ بکەین لە بەرنامەکانی داهاتووە بابەتەکەمان تەواو بکەین ئینشاءالله ئەوەی پێویستە بە مۆزوعی ئیمانەوە ئینشاءالله بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ